هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەردەم هاوکێشەیەکی سەیر و دژبەیەکدان. حکوومەتێک کە لە ڕووی یاسایی و سیاسیەوە بەکاربەڕەکەر و ماوە بەسەرچووە ژمار دەکرێت، کەچی کاتێک دێتە سەر پرسی کۆکردنەوەی داهات و گوشارخستنە سەر خەڵک دەبێتە چالاکترین حکوومەتی مێژوو. ئەمڕۆ هاوڵاتیانی کورد لە نێوان بەرداشی گرانی بازاڕ و باجە قورسەکاندا دەناڵێنێت بەبێ ئەوەی لە بەرامبەردا کەمترین مافی سەرەتایی بۆ دابین بکرێت. ئەوەی جێگەی سەرنج و نیگەرانیە حکوومەتی ماوە بەسەرچوو بە هەموو توانایەکی تەکنەلۆژی و ئیداریەوە کارە ئاسانی دەکات بۆ ئەوەی دەستی بگاتە قوڵایی گیرفانی هاوڵاتیان، داهێنانی سیستەمی نوێ و بە ئەلیکترۆنیکردنی وەرگرتنی باج و ڕسومات، نەک وەک هەنگاوێک بۆ شەفافیەت و پێشکەوتن، بەڵکو وەک ئامڕازێکی خێرا بۆ تەکاندنی گیرفانی خەڵک لە ڕێی زیادکردنی داهاتی حکوومەت و زیادکردنی خەرجیەکانی هاوڵاتی دەبینرێت. لە کاتێکدا داهاتی هاوڵاتی بەردەوام بەرەو کەمبوونەوە دەچێت، دەسەڵات زۆر بە خێرایی و بێبەزەیانە سزاکانی هاتوچۆ، کرێی ئاو و کارەبا و باجی خانوبەرە وەردەگرێت، تەنانەت لەسەر دواکەوتن سزای زیادە دەخاتە سەریان. بەڵام کاتێک نۆرەی دابینکردنی موچە و شایستەدارایەکانی خەڵک دێت، هەمان حکوومەت دەبێتە بوونەوەرێکی دەستەوەستان. ئەوەی لای هاوڵاتیانی هەرێم ڕوونا داهاتی ناوخۆ بەهۆی ئەم باج و ڕسوماتانەوە گەیشتوەتە ئاستێکی پێوانەیی. حکوومەت بەردەوام بیانووی نەبوونی سیولە و کێشەکانی بەغداد دەکاتە پاساو بۆ بڕینی قوت و بژێوی خەڵک. هاوڵاتیان پرسیار دەکەن و دەڵێن ئەگەر پارە نییە، ئەی ئەم هەموو داهاتەی ڕۆژانە لە ڕێگەی فەرمانگەکانەوە کۆ دەکرێتەوە دەچێتە گیرفانی کێ؟ هاوکات دیاردەی بە کۆمپانیاکردنی دام و دەستگا حکومەکان وای کردووە ئێستا زۆرینەی مامەڵەکان لە ڕێگەی کۆمپانیەکانی کەرتی تایبەتەوە دەکرێن کە زۆربەیان نزیکن لە کەسانی دەستڕۆشتوو. هەر لە دانانی پێوەری ئاو و کارەباوە بگرە تا دەگاتە پشکنینی ئۆتۆمبیل و کامێرای تیژڕەوی، هاوڵاتی ناچارە پارەی خزمەتگوزاری بە دوو قات بدات، جارێک وەک باج بۆ حکوومەت و جارێکیش وەک قازانج بۆ ئەو کۆمپانیایانە. ئەمەش بارگرانێکی گەورەی بۆ کاسبکاران و چینە هەژارەکان دروست کردووە. پرسیارە جەوهەریەکە ئەوەیە لە بەرامبەر ئەو هەموو پارەی لە ڕێگەی کامێرای چاودێری خاڵ بۆ خاڵ باجی دەروازەکان و ڕسوماتەکانەوە وەردەگیرێت چی پێشخش کراوە؟ شەقامەکان پڕن لە کامێرا بۆ سزادان، بەڵام پڕن لە چاڵ و کۆس بۆ تێکدانی ئۆتۆمبیلەکان. پێوەری زیرەک و پرۆژەی ڕووناکی پارەی کارەبای لەسەر خەڵک گران کردووە، بەڵام هێشتا سەدان گەڕک بێکارەبان یان بەهۆی گرانیەوە ناتوانن بەکاری بهێنن. ئەمەشەوە دەگەیەنێت کە هاوڵاتی پارەی خزمەتگوزاری بە ستانداردی ئەوروپا دەدات، بەڵام خزمەتگوزارەکەی لە ئاستی وڵاتە هەرە دواکەوتوەکاندایە. ئەو سیاسەتەی ئەمڕۆ لە کوردستان پەیڕەو دەکرێت ئەو پەڕی بێباکیە بەرامبەر میلەت و مافەکانی کە تەنها بریتیە لە کۆکردنەوەی داهات بەبێ هەستکردن بە بەرپرسیارەتی، وەک ئەوەی تاکەیەرکی دەسەڵات بریتی بێدەدۆزینەوەی ڕێگەی نوێ بۆ دەرهێنانی پارە لە گیرفانی هاوڵاتیەکانی. ئەمەش متمانەی نێوان شەقام و دەسەڵاتی گەیاندووەتە نزمترین ئاست و ئەو ڕاستیە دەسەلمێنێت کە ئەم کابینەیە لە کابینەی خزمەتگوزاریەوە گۆڕاوە بۆ کۆمپانیای گەورەی باج و تەکاندنی گیرفانی هاوڵاتیان.